هەڵبژاردەی عێراق بە مەبەستی ئامادەکاری بۆ یاریەکانی پاڵاوتنی جامی جیهانی 2022 قەتەر و جامی ئاسیای 2023 چین چەند یاریکی دۆستانە ئەنجام دەدات. عێراق ماوەی 3 ڕۆژە لە وڵاتی ئیماراتە و لە شاری دووبەی مەشقەکانی ئەنجام دەدات. بە مەبەستی ئامادەکاری بۆ یاریە دۆستانەکەی ئیمارات کەوا بڕیارە ڕۆژی سێشەممە لە کاتژمێر 6:30 خولەکی ئێوارە ئەنجام درێت. سریچکۆ کاتانێکی ڕانەری هەڵبژاردەی عێراق 24 یاریزانی بانگێش کردووە تا کە یاریزانی کوردیش کە لە پێکاتەکەدایە شێرکۆ کەریمی یاریزانیان هێولێرە. عێراق دوای یاریە دۆستانەکەی بەرامبەر ئیمارات یاریەکی دیکە بەرامبەر کوێت لە بەسڕ ئەنجام دەدات و لە کۆتایی ئەم مانگەش ڕوبەڕووی تۆگۆ دەبێتەوە لە وڵاتی ئیمارات. عێراق لە پاڵاوتنە لێکدراوەکەی جامی جیهانی 2022 قەتەر و جامی ئاسیای 2023 چین لە کۆمەڵی سێمە و ماکۆکردنەوە 11 خاڵ لە 5 یاریدا لە خانەی یەکەم بێت. بێگومان دڵخۆشم بەوەی لە ڕیزی هەڵبژاردەی عێراقم تەواوی یاریزانەکان بە توانای خۆیان گەیشتون بە هەڵبژاردەی عێراق بەرپرسیارەتێکی گەورەیە لەگەڵ هاوڕێکانم مەشقەکانمان بەباشی ئەنجام دەدەین. ئینشاءڵڵا بە بەرزترین ئاست بە دیار دەکەوین.